ئەمڕۆ 5 مانگ بەسەر ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێ نزیکەی 2 ملیار دلار زیانی بە ئابووری هەرێم گەیاندووە. وە گۆڤارێکی ئەمریکی نووسیوێتی ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت هەرێم بەرەو داڕوخان دەبات و شەپۆلێکی بەهێزی کۆچکردن بۆ ئەوروپا دەست پێ دەکاتەوە. گۆڤاری فۆرن پۆلیسی ئەمریکی راپۆرتێکی شیکاری لەبارەی کاریگەریەکانی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە بڵاو کردوێتەوە. گۆڤارەکە سەردانەکەی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیای بۆ عێراق و هەرێمی کوردستان وەک هیوایەک بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتەکە نەبینیوە و نووسیوێتی تاوەکو ئێستا هیچ بەرەو پێشچوونێک نییە کە ئەنقەرە کەی دەست بە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەکاتەوە. بە گوێرەی راپۆرتەکە ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە جیهاندا دروست کردووە، چونکە لە دوای شەڕی رووسیا و ئۆکراین یەکێتی ئەوروپا ئاستی هاوردەی نەوتی عێراقی بە شێوەیەکی بەرچاو بەرز کردوێتەوە. تەنها ئیتالیا لە سەدا 13 نەوتی خاوی وڵاتەکەی لە عێراقەوە هاوردە دەکرد کە نیوەی لە کێڵگەکانی هەرێمی کوردستانەوە بۆ دابین دەکرا. فۆرن پۆلیسی نووسیوێتی ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێم ئەوروپای خستۆتە دۆخێکی ناجێگیرەوە بۆ دابینکردنی سەرچاوی وزە و هیچ ڕێگە چارەیەکی ئاسانیشی لە ئێستادا بەردەست نییە. گۆڤارەکە باس لەوە دەکات کە تەنها ئەوروپا زەرمەندی دۆخەکە نییە، بەڵکو پشتی شێری زیانەکان بەر هەرێمی کوردستانیش کەوتووە. درێژە کێشانی دۆخەکەش سەرڕای ئەوەی پێشتر زیانی 2 ملیار دلاری بە هەرێم گەیاندووە دەتوانێت ئابووری هەرێم لە ناو ببا و ئەگەری هەیە ببێتە هۆی داڕمانی حکوومەتی هەرێمی کوردستان. راپۆرتەکە دەشڵێت ئابووری هەرێم ماوەی چەندین ساڵە ڕوبەڕووی بڕینی بودجە بۆتەوە لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقەوە. ئەگەر دۆخەکە بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە دەبێتە هۆی سەرهەڵدانی شەپۆلێکی بەهێزی کۆچکردن. لە کاتێکدا دەیان هەزار کوردی عێراقی پێشتر بۆ ئەوروپا کۆچیان کردووە و دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا زۆر لەوەش زیاتر بێت. ئاماژەی بەوەش کردووە دامەزراوەکانی هەرێم بەهۆی قەیرانی هەناردەی نەوتەکەوە بە شێوەیەکی مەجازی پەکیان کەوتووە. لەگەڵەوەشدا ئەو داڕمانە دارایی لە کورتهێنانی بودجەی هەرێم و بەغدا هەیە ڕەنگە ببێتە هۆی ناسەقامگیرێکی کارەساتبار لە ناوچەکەدا. ئەمەش شتێکە کە گروپە چەکدارەکانی وەکو داعش ڕەنگە بۆ بەرژەوەندی خۆیان بیقۆزنەوە و دۆخەکە هێندەی تر ناسەقامگیر بکەن